سلااوڕێز و ئەو کاتت باش. بابەتی ئەو جارەی دەربارەی زاراوەکی گرنگ بە زمانی سویدی زاراوەی دیکلەراسیۆن واتە راپۆرتی داهاتی ساڵانە. لەو ڕۆژانە هەموو ئەوانەی کە ئیش دەکەن و ئەوانەی خانە نشینیشن لە سویدی راپۆرتەکیان لۆ هاتە ماڵێ، ئەگەر بە شێوەی کاغەز بێ، هەندێک کەس بە شێوەی ئۆنلاین لۆی دێ، بەڵام بە شێوەی کاغەزبی دێتە ناو نیشانەی کە لە چێ دەژی دێتە ئەو جێی و پێویستە لەسرت بەباشی تەمەشایی زانیاریەکان بکەی و ئەو راپۆرتە لە 4 دانەپەڕ پێک دێ و هەر پەڕەی بێگومان 2 لای هەیە، دەبیتە 8 لاپەڕە. تەنیا یەک لەو پەڕانە دەگەڕێنیەوە بۆ دەستگای بازدان. شێوەکەی لەو شێوەیە و لەو دەستگایە هاتیە سکاتەڤێرکت، واتە دەستگەی وەرگرتنی باج یان دەستگەی باج. لەو جێش لەسەر کاغەزەکەی ئەو هانووسرایە سکاتەڤێرکت. ئەو راپۆرتە ئەو ساڵی 2020 راپۆرتەکەی دەگەڕێنیەوە، یەک پەڕەی دەگەڕێنیەوە، بەڵام بەخۆی باجەکە هی ساڵی 2019 کەواتە دیکلەراسیۆنەکە هی ساڵی 2019 ساڵی پار چ ئیشت کردیا و چەند باجت دایە بە دەستگای باج. دەستگای باج هەموو زانیاریەکانی لەسرت کۆ کردیتەوە و باجەکەشی وەرگرتیە. ئێستا تەنیا لەسرت پێویستە بزانی ئەتوش ڕازی بەو ژمێرکردنەی کە دام و دەستگەی باج دروستی کردیە، واتە سکاتەڤێرکت، ئایا ڕەزامەندیت لەسەر هەیە؟ ئەگەر هەتبوو بێگومان زۆرمان دەزانین کە تەواو ئەژمێرکردنەکەیان یان ژماردنەکەیان ڕاستە، کەواتە تەنیا واژۆی دەکەین، واتە تەوقیع و ئیمزای دەکەین و دەیگەڕێنینەوە. ئەگەر بتوێ بزانی 100% دیکلەراسیۆن واتە چ، باجدان واتە چ. دیکلەراسیۆن واتە داهاتنامە کە لەسەر فۆرمێکی چاپکراوی سادە کە تایبەتە بە تاکە کەس، بێگومان ئەو کەسانەی کە کۆمپانیا هەیە فۆرمەکە جوودایە و پێویستە فۆرمەکە واژۆ بکرێ، ئیمزا بکرێ و دانەیەکی تەنیا، وەکو گوتم 4 پەڕە، تەنیا یەک پەڕی دەنێریەوە. پێشی 4 مانگی گوڵان، واتە 4 مانگی 5 4 مای دواهەمین مۆڵەتە کە بتوانی یەک لە پەڕەکان بنێریەوە بە ئیمزاکرایی و دەینێریە چەندەر، دەینێریە دەستگای باج لەو ناوچەیە کە ئەتوو تێیدا دەژی. ئەگەر هاتوو لە 4 مانگی مای مانگی 5 پەڕەکەت ناردەوە، ئەوە لە 9 مانگ هەتا 11 مانگی 6 مانگی جۆزەردان ئەگەر هاتوو پارەت بۆ بگەڕێنیتەوە، دەگەڕێن پارەکەت بۆ دێتەوە. ئەگەر هاتوو درەنگتر ناردت، ئەو جە نازان و ئەو کات کەنجی پارەت لۆ دەگەڕێتەوە. بێگومان هەموو جار پارە ناگەڕێتەوە، هەندێک جار تۆزێک زیاتر لە پێویست باجەکەیان لێ سەندی یان لێیان ستاندی، کەواتە تۆزێکت لۆ دەگەڕێتەوە. هەندێک جار بە پێچەوانە تۆزێک کەم باجەکەتدایە، لەسەرت پێویستە هێشتا تۆزەشکەش باج بدەیەوە. ئەوە هەمووی لەو فۆرمەی کە لۆت دێ دیارە، کەی باج دەگەڕێتەوە لۆت، کەی باجەکەی ئەتوو دەبی تۆزێک زیاتر بدەی، ڕەنگە چەند هەزار کڕۆنەک بیان، ڕەنگە چەند سەد کڕۆنەک بی، بە پێی ئەوەی کو ئەژمێریان کردیا. کەواتە 4 مانگی مای مانگی 5 ئەوە
گرنگە لە بیرت نەچی فۆرمەکەی بە واژۆکراوی بگەڕێنیەوە هەتا لە مانجی 6 ئەگەر پارەت لۆ بگەڕێتەوە بگاتە دەستت. بەڵام بەروارە چی دیش هەیە کە ئەویش گرنگە، ئەویش ئەوڕۆیە سوێکی مانجی نەورۆز یان مانجی ماش یان مانجی سێ. ئەگەر ئەوڕۆ گەڕانتەوە، ئەگەر ئەوڕۆ واژۆت کرد و گەڕانتەوە، ئەوە لە مانجی گوڵان یان لە مانجی 4 مانجی ئەپریل لە 9 هەتا 11 لۆت دەگەڕێنەوە تا زووتریش دەگەڕێنەوە. ئەگەر هاتوو ئەوڕۆ فۆرمەکەی خۆت تەنیا واژۆ کرد و گەڕانتەوە، بێگومان ئەگەر هیچ کەم و کورتێک نەبینی لە فۆرمەکە، ئەگەر هیچ پرسیارت نەبی، ئەگەر ڕازی بی کە هەموو شتەکان ڕاستن، زۆربەی زۆرمان ڕازینە دەستکاری فۆرمەکەی ناکەین. بەڵام هەندێک کەس بە تایبەتی ئەوانەی لێ دەزانن و دەستکاری فۆرمەکەی دەکەن، چونکە ڕەنگە خانووەکیان هەبی فرۆشت بیان، ڕەنگە بۆ وێنە ئیشەکەیان دووربی، بە ئۆتۆمبیلی خۆیان بچن، بەنزینی زۆر خەرج بکەن، پارەکی زۆریان تێچووبی، ڕەنگە ئەو کەسانە پێویستبی دەستکاری فۆرمەکەی بکەن، یان ئەو کەسانەی خانووی خۆیان هەیە، خانیەکەی چا دەکەنەوە، شتەکی نوێ دەکڕن لۆ خانیەکەی، بۆ وێنە دیوارەکان چا دەکەن یان زەویەکەی ئاردەکەی چا دەکەن. ئەوجە بزانە ئەو کەسانە تێچوویان هەیە، خەرجیان هەیە، ڕەنگە بە شێوەک لە شێوەکان هەندێک لە باجەکە لۆیان بگەڕێتەوە. بەڵام ئەوەش یەکەچی دەوێ بتوانی بە شێوەکی ڕاست فۆرمەکەیان لۆ پڕ بکاتەوە. بەڵام هەموو ئەمە ئەوانەی کە ئیشن کردیەوە هیچ شتێکی زیاد و کەممان نییە، کەواتە یەکسەر تەنیا واژۆ دەکەین و دێک لە ڕەشوونەکەی پەڕێک لە پەڕەکان دەگەڕێنینەوە لۆ دەستگای باج. ئێستا کامە لاپەڕە دەگەڕێنینەوە لاپەڕەکە یان پەڕەکە شێوەکەی ئەو هایە دوو دانە لەوەی هەیە، دوو دانەیە، یەکەچیان بە خۆت دەهێڵیەوە، یەکەچیشیان لێرە واژۆ دەکەی. ئەوها بچم لە لایەشکە تەمەشاکەین ڕەنگە ئەوەی دەگەڕێنیەوە، لێرە واژۆیەکەی خۆت دەکەی، هیچ دەستکاری ناکەی، تەنیا لێرە دەنووسی بۆ وێنە واژۆ تا و لێرەش بێگومان زۆر باشە ئەگەر ئیمەیلت هەبی ئیمەیلەکەت بنێری. ئەوها ئەوجە بزانە ئیمەیلەکەت یاهووە، بزانە هۆتمەیلە، بزانە هەرچ بوو دەنووسی لێرە. و زۆر زۆریش باشە تەلەفۆنەکەشت بنووسی، هەرچ بوو تەلەفۆنەکەت لێرە دەنووسی. و هەتا ئەگەر ویستیان پرسیارەکەت لێ بکەنەوە یان ویستیان پارەت لۆ بگەڕێنەوە یان شتەکت بە هەڵە نووسی بوو، بتوانن پەیوەندیت پێوە بکەن کە ئەوانت هەموو کرد چیدی پێی ناوێ هیچ بکەیت، تەنیا ئەو پەڕەی دەگەڕێنیەوە لۆ دەستگای باج. ئەوە دوو پەڕوەکو ئەوەیە، تەنیا یەکەچی دەگەڕێنەوە وەکو گوت. ئێستا هەندێک کەس دەیانەوێ بە خۆیان بە دەستی خۆیان پەڕەکەی ببەنە دەستگای باج، ببەنە برێڤ لۆدەکەیان. برێڤ لۆدە مانای چێواتە سندوقی نامە. برێڤ لۆدە شێوەکانیان وەکو ئێرێ دەچی نووسرایە لێرە سیمبۆڵی دەستگای باج و نووسرایە نامەکەت لێرە بخەرە ژوورەوە. ئەتوش دەچی لەو شارەی کە لێی نامەکەت داوەیە ژوورێ. هەندێک کەس دەیانەوێ بە پۆست بینێرن، بێگومان هەر شارە و بە گوێرەی پۆستی خۆی. بۆ وێنە ئەگەرە تو لە ئوپساڵای بی، تەنیا دەنووسی 751 ئوپساڵە، نامەکەت داوەیە ناو کوڤار
کەبارواتە زەرفیان نامە تێگر ئەوها و لەسەری لەو لایەکەی دەنووسی ئەو ناونیشانەی دەنووسی و داوەیە ناو پۆست بۆیە ناتوو ئەگەر لە ئوپساڵە نەبی لە یۆتەبۆری بی یۆتەبۆری پۆستی هەیە بۆکسی هەیە ببورن لە جیاتی ئەو ژمارەیە بۆکسی هەیە کە بۆکسی هەبوو بۆکسەکەش دەنووسی و ژمارەکەش لە ژێرەوە دەنووسی هەتا ئەوەی بزانی هەر جێی یان هەر شارەی پۆستەکانیان ناو نیشانیەکان کووە دەتوانی بچیە گوگل لە ماڵپەڕی سکاتەڤێرکێت ناو نیشانەکان هەمویان بینی وەکو ئێرە دەتوانیت تەماشایەکی بکەین بە یەکەوە هەتا دوو ناو نیشان هەیە یەکەچیان لۆ پاکێت ئەگەر پاکێت بینێری بێگومان ئیتو پاکێت نییە واتە ئیتو تەنیا ئەوەی دەینێری برێڤە واتە نامەیە کەواتە تەماشای پاکێت مەکە بۆ وێنە ئەگەرە تو لە سۆدەرتێلیەی بی تەنیا دەنووسی بۆکس 151 سۆدەتێلیە بۆ وێنە ئەگەرە تو لە ئوت دەڤاڵەی بی دەنووسی بۆکس ئەوە لێرە نووسرایە پاکێت هەونیە ئومیۆبی تەنیا دەنووسی 980 ئومیۆ چی دیش نانووسی بۆکس نییە ئەگەر لە ئوپساڵەی بی گۆتمان ئەگەر لە پێتلاندا ئەوەتە نووسرایە ویسبی و ڤارنەمۆ هەمویان هەنا لێرە تەماشایەکیان دەکەی ڤێستەرڤیک ڤێسترۆس بۆ وێنە تەنیا ناو نیشانەکەی لێرە هەیە ئێنگلەهۆڵم بربرو و ئۆرنشۆلسڤیک ناو نیشانیەکانیان لێرە هەیە ئۆستەشوند و بێگومان بە دەیان شار و ناوچەی دیکە کە وەکو لێرە دەبین سۆدەرهامن و سوندسڤال ستۆکهۆڵم تەنیا ئەو ناو نیشانە و سولێفتیۆ ئەوە تا نازام لێرەوە بزانم هەڵەیان کردێ دەبووە ئەو ناوە لە دواتر بنووسێ ڕەنگە نازانم یان هەمووی دەنووسێەوە لۆ لە سولەفتیۆ خەوەفدا ئەوە تا و هەموو شارەکان لە ماڵپەڕی سکاتەڤێرکێت دەتوانی ببینیەوە بەخۆت کە نامەکەیان لۆ بنێری دەنا بە دەستی خۆت نامەکەی دەبەی دوایش باز دەکەم ئەگەر بتەوێت بە ئۆنلاین نامەکەیان لۆ بنێری ئەویش باز دەکەم لێرە هەموو شارەکانە ئەوە تەواو ئێستا سکاتەڤێرکێت دەستگای باج ڤیدیۆیەکی دروست کردیە بە زمانی سویدی ئەگەر بتەوێ هێشتا تەمەشاکەی بزانی کو پڕ دەکەیەوە بێگومان پڕکردنەوە نییە زیاتر واژۆکردنە پڕکردنەوە ڕەنگە ئەوەندە ئاسان نەبی دەبی زۆر زانیاری تەوی باش بخینیەوە هەتا بتوانی دەستکاری بکەی مەبەستم ئەوانەیە کە واژۆ دەکەن دەچی دیسان لە گوگل ئەو شەی دەنووسی و هەمووی ئەوەی دەنووسی یان یەکسەر لە جێی ناو نیشان دەنووسی دێ لای ئەو ڤیدیۆی کە ئەو ڤیدیۆیە هێمایە زەردە دیت کلیک دەکەی لەسەری و گوێ دەگری بزانی باسی چییە. När du betalar skatt bidrar du till att göra samhället möjligt. För att skatten ska bli rätt så behöver du deklarera. Du ska deklarera dina inkomster senast den 4 maj. Du får deklarationen med posten eller i din digitala brevlåda. De flesta av dina inkomster får vi på Skatteverket information om, till exempel från din arbetsgivare, banken eller försäkringskassan.
Dessa inkomster finns därför redan i deklarationen som du får från oss. Så här deklarerar du. Börja med att kolla så att alla uppgifter stämmer. Om allt stämmer och du inte vill göra några ändringar eller tillägg kan du godkänna deklarationen med BankID eller med koderna som du fått med pappersdeklarationen. Det gör du enkelt i mobilen. Du kan också deklarera genom att smsa, ringa, använda e-tjänsten eller skicka pappersblanketten till oss. Har du sålt en bostad eller aktier eller är du företagare? Då behöver du själv ändra eller lägga till uppgifter i deklarationen. I e-tjänsten har vi förberett en bilaga för dig där många uppgifter redan är ifyllda. Om du har rätt att göra avdrag för kostnader, till exempel för resor till och från arbetet, behöver du själv lägga till uppgifterna i din deklaration. Tänk på att först kolla reglerna för avdraget så att det blir rätt redan från början. När du har deklarerat går vi igenom dina uppgifter och räknar ut din slutliga skatt. När vi är klara, då får du ditt slutskattebesked. Där ser du om du ska få skatteåterbäring eller betala kvarskatt. Du som ska få pengar tillbaka får dem direkt till ditt bankkonto om du har anmält det till oss. Om du ska betala så gör du det till Skatteverkets bankgiro eller med Swish. Mer information om deklarationen hittar du på skatteverket.se/deklaration. هو هەندێک دەربارەی دەکلارەشون و کە چونکە هەموو کۆمەڵگەی سویدی ڕاوەستایە لەسەر باجدان. ئەگەر ئەمنوەت و باج نەدەین کۆمەڵگایەکەش ڕادەوەستی. ئەو هابوو قسەکانی ئێرە و نووسرایە کە هەموو شتەکانمان زۆر زانیاریمان لەسرت کۆ کردیتەوە لەو کەسێک کە ئیشی لە کندەکەی یان لە دام و دەستگەی فۆشێکرین کاسە، دام و دەستگەی بیمە و لە بانک زانیارەکەمان کۆ کردیتەوە و باجەکەمان لێت وەرگرتیە، بەڵام مایە لەسرت کە ئەتواژۆ بکەی. ئەگەر هاتوو بەدڵت نەبوو زانیاریەکان، ئەگەر هاتوو خانیت فرۆشت بوو یان بزانە دەچێ ئیش بە ئۆتۆمبیلی خۆت و پارەت سەرف کردی و خەرجت کردیە، ئەوا دەتوانی بیگۆڕی و ڕوونی کەیەوە و بنووسی. بەڵام ئەوە وەکو گۆتم ئەمن ئەو زانیاریانە نازانم کو چای دەکەی و دەیگۆڕی، ئەوە دەوی بەخۆت یان یەکێک لەگەڵت چا بکە. ئەوە کەواتە بزانین ئەگەر بتەوێ بە ئۆنلاین دێکلەڕەشوونەکەت بنێری ئەو کووە ئەو چ دەکەی؟ ئەویش دەچیە گوگڵ دەنووسی سکاتتەڤێرکێت واتە دەستگای باج سکاتتەڤێرکێت ئەو وشەی دەنووسی کە نووسیت دێە دێکلەڕەشوون. ئەگەر نەدیتۆ یەکسەر دەچیە ماڵپەڕەکەیان ئەوها کە چوویە ماڵپەڕەکەی، چونکە ئەوانیش دەزانن ئێستا هەموو کەس بە دوای دێکلەڕەشوون لە یەکەم ماڵپەڕی هەیە نووسرایە دێکلەرێرە، لێرە ئەتوو کلیک دەکەی، کە کلیک دەکەی دیسان لێرەش کلیکەشکە دەکەی. بە دوو شێوە دێکلەڕەشوون هەیە، یەکەچیان بە لێگەتیماشوون، یەکەچیان بە سێکەرهێچ کۆد. سێکەرهێچ کۆد واتە چواتە وشەی یان ژمارەی یان کۆدی نهێنی. کۆدی نهێنی لە چێ دەبینیەوە؟ ئەگەر ئەتوو بە کۆدی نهێنی بکەی، کۆدی نهێنی ئەو لاپەڕانەی کە بەدەست کە هاتە ماڵێ ئەوانە کۆدەچی نهێنیان لەسرە ئێستا نیشانت دەدا. لە دووەهەمین لاپەڕە لێرە کۆدا نهێنیەکە هەیە، نووسرایە دین کۆد فۆر ئیدەنتیفیێرینگ، بۆ ئەوەی خۆت پێمان بناسێنی. لێرە کۆدەکمان نووسیە، ئەو کۆدەی بەکاربینا. لێرە ژمارەک نووسرایە لە 8 ڕەنووس پێک دێ، ئەتوش بۆ چوونە ژوورەوە ئەو ژمارەی ئێرە بەکاردێنی. دوو ژمارەی ئەوەی ئێرە جارێ نا، تەنیا ئەوەی ئێرە بەکاردێنی. ئەو ژمارانەی ئێرە بۆ وێنە 27 41 52 81 بزانە چەندە دەچی دەنووسی لێرە.
دەرێن بە سێکر هێچ کۆد دەمانەوێ کەواتە کلیک لەسەر دەکەین دەیە ئەو ماڵپەڕە کە کلیکت کرد لێرە چ دەنووسی لێرە ساڵی لەدایکبوونت 4 ژمارەیەوە تا 1992 بۆ وێنە یان 2001 بزانە چەندە پاشان مانگەکەی دەنووسی بۆ وێنە 05 دوای ڕۆژەکەی دەنووسی 21 دوایش 4 ژمارەکەی دی دەنووسی یان 4 ڕەنووسەکەی دی دەنووسی کە هەموو کەس پێی دەڵێن پەرسوون نومەر کە هەموو کەس لە سویدی بی ئەو ژمارەی هەیە کە ئەوت نووسی ئەو جە لێرە کۆدەکەی دەنووسی کە لەسەر کاغەزەکە هەیە کە هەمووت نووسی ئەو جە لێرە کلیک دەکەی یا لەگیتیمێرەرمەی واتە ئەمن خۆم پێتان دەناسێنم یان کەسایەتی خۆمیان ناسنامە لێرە ناسنامەکەت ئەو جا دەچیە ژوورەوە کە چوویە ژوورەوە کو نیشانی دەدا چونکە ئەمن جارش کە دروستم کردیە ئەوە لێرە ناتوانم دروست بکەم وا بزانم بەڵام لاپەڕەکە کووە کە دەچیە ژوورەوە لاپەڕەکە ئەو هایە کە دەچیە ژوورەوە لێرە با تۆزە گەورەیکەین دەچی لێرە ئەگەر بتەوێت دیسان تەماشایی کۆنتترۆل دەکەی تەماشایی زانیاریەکان دەکەیەوە ڕەنگە هەندێک لە زانیاریەکان بگۆڕی بۆ وێنە نازانم ئەوەی ڕاستی بی ئەمن چونکە نەمگۆڕیە نازانم لێرە چ کۆنتترۆل دەکەی دیسان کۆنتترۆل دەکەیەوە کە تەمەشایەکی دەکەیەوە کو بڵێ تەمەشاکردنەوە لێرە مینە و پیفتەر زانیاریەکانت دەگۆڕی ڕەنگە ناونیشانت گۆڕابی ڕەنگە ئیمەیلت گۆڕابی ڕەنگە تەلەفۆنت گۆڕابی هەموو ئەوانەی کە گۆڕاینە یان ڕەنگە ئەتوو ژمارەی بانکی خۆت لەوێ بنووسی بزانە چ لەوێ دەتوانی بنووسی بە تەواوی لەوێن دەردەنووسی بەڵام بانک کۆنتۆیەکەش لێرە کەواتە هەژمێری بانکەکەت دەتوانی لێرە بیگۆڕیان بە باشی بینووسی لێرە ڕەنگە تەنیا ناوت بە پاشی نەنووسرە بزانە چییە گۆڕانەکان ئەگەر بگۆڕی زۆربەی زۆر کەس ناگۆڕی هەموو شتەکانی تەواوە وەکو یەکە پاشان لێرە کە دەتەوێ هەموو شتێک تەواو بوو دەتەوێ بینێری خیکە ئینواتە بینێرە دەینێری کە ناردت ئەو جە کۆدت لێ داوا دەکەن کە ناردت کۆدەکەت لێ داوا دەکەن کامە کۆد ئەو کۆدە لێرەیە ئەو کۆدەی دادەنەی لێرە نەبوو ببورن ئەوەندە زۆرە لاپەڕەکان ئەو کۆدەی لێرە دادەنەی لە کاتی ناردن ئەو جا نووسرا دیسان جێی کۆدەکەی ئێرە کە ئەویش 8 ژمارەیە لەوێ دەنووسی کەوا 100% دەتەوێ بینێری ئەو جا کە ناردت هەموو شتێک تەواو بوو وەکو ئەوەی وایە پسوولەک یان وەسڵک یان کڤیتۆیەک یان کڤیتەنس 3-4 ناوی لێیە کە شێوەکەی ئەو هایە بەدەستت دێ لێرە دیسان ژمارەکانی خۆت پەرسوون نومەرەکەی خۆت پەشوون نومەرت دەنووسرێ لێرە ناوت دەنووسرێ لێرەش ژمارەی وەسڵەکەت دەنووسرێ و ئەو وەسڵەی ئەو جە بە خۆت پێویست ناکە ئەوەی ڕاستی بی وەسڵەکەت هەیە و هەر لەوەیە هەتا ئیساڵەکانی ڕابردووش دەتوانی لێرە تەمەشا بکەیەوە هەمووی دانرایە ئەگەر بتەوێت دەتوانی وێنە چی بگری و لەکنە خۆت بهێڵیەوە کە ئەتوو دیک لە ڕەشوونی خۆت ناردیتت لۆ سکاتتەڤێرکت لۆ دام و دەستگای باج کە هەموو شتێک تەواو بوو لۆگەئوتە چی دەکەی لێرە واتە دەچیە دەرێ لە ناو ماڵپەڕی سکاتتەڤێرکت هەتا کەس نەچی دەستکاری زانیاریەکانت نەکە
بێگومان زۆر ڕێگیش هەیە لۆ ناردنی راپۆرتی باج بە ڕێگای SMS و بە ڕێگای زەنگ لێدان یان تەلەفۆنکردن. و شتێکی گرنگیش هەیە، ئەویش ئەوەیە کە هەندێک جار کو دەزانی پارەت لۆ دەگەڕێتەوە یان کو دەزانی کە پارەت کەمدایە تۆزەشکا پارا دەبی بنێریەوە. لێرە دەزانین بە تەمەشاکەین. لێرە یەک لە لاپەڕەکان ئەو هایە، لێرە نووسرایە بۆ وێنە باجەکە چەندە بە جێرەی ئەو شارەی لی دەژی، وابزانم لێرە بۆ وێنە باجەکە لە 132 تۆزێک زیاتریش لە 32 فاریزە 90 باجەش کەش دەدەی باجی لە کاتی مردن و بە خاک سپاردن. ساڵانە دەبی باجەکی بدەی یان پارەک بدەی لۆ ئەوەی لە کاتی مردن پارچە زەویەکی بکڕی و بۆ بە خاک سپاردن. لێرە نووسرایە چەند پارەت وەرگرتیە ساڵی پار بۆ وێنە و باجەکەش چەندە نووسرایە. و لێرەش نووسرایە بۆ وێنە باجی یان خەرجی بە خاک سپاردن ئەوەندەیە و خەرجێش کەش هەیە، ئەویش 1347 یان بە جێرەی موچەکەت کە دەکا لە 100 کڕۆن 1 کڕۆنت لێ دەجێڕنەوە لەبەر ئەوەی کە پێی دەڵێن public service واتە رادیۆ و تیڤی و ئەوانەی کە سەیریان دەکەی لە مەو پاشیان لە ساڵی 2019ەوە پارەکە دەبی ئەو پارەی بدرێتە دەستگای باج. هەموو کەس ئەو پارەی دەدا، هەموو کەس ئەوانەی کە ئیش بکەن یان خانە نشین بن. بەڵام ئەوانەی کە ئیش ناکەن ئیدی نازانم ئەوان چ پارەک دەدەن یان نادەن. لێرە کو دەزانی پارەت لۆ دەگەڕێتەوە یان لۆت ناگەڕێتەوە. ئەو وشەیە گرنگە. نووسرایە بلۆپ واتە بڕە پارەک سۆمدووسکە فۆتیل باکە. ئەو دووشەیە فۆتیل باکە واتە وەردەگریەوە. چەندی وەردەگریەوە بۆ وێنە لێرە ئەو کەسە 651 کڕۆن وەردەگریتەوە. ئەگەر ئەو هانە نووسرابوو لێرە شتەچی بکە بتاڵە واتە ئەتوو دەبی پارەکەی بگەڕێنیەوە لۆ دەستگەی باج، چونکە ساڵی پار تۆزێک کەمتریان لە پێویست لێت وەرگرت بوو. ئەوجە چەندە دەگەڕێنیەوە بەپێی ئەوەی بەپێی دیکلەڕەشونەکەی خۆت کا چەندی دەگەڕێنیەوە. دەگەڕێنیەوە چێندەر دەچی چ دەکەی؟ دەچی هەژمێری بانکەکەیان دەنووسی کە لێرە نووسرایە بانکیرۆ بۆ وێنە 50 کە هەژمێری بانکەکەت نووسی ئەوجا کو بزانن ئەوە پارەکەی تووە، ئەوە ئەتوو پارەکەت ناردیتەوە. لێرە لەژێر دیت ڕەفەرەنس نۆمەر دیسان ژمارەکەیە، ئەو ژمارەی دەنووسی لە ئەو جێی کە نووسرایە UCR لە کاتی پارەدان. ئەوە هەموو دیارە بێگومانە تو دەزانی کو پارەی دەدەی، چونکە ڕۆژە هەفتان ببورن ماگانە پارەی خان و پارەی کارەبا و پارەی ئینتەرنێت دەدەی 100% دەزانی پارە کو دەدرێ و کو دەچی بە بانک پارەکەی دەدەی. کەواتە ئەو ژمارەی ئێرەیە بە باشی بینووسەوە لەو جێی کە نووسرایە UCR یان لە مێدێلاندەکەش دەتوانی لە پەیامەکەت ناوی خۆت بنووسی. کەواتە هەندێک کەس بە هۆی سویش کە لە سوید هەیە بە تەلەفۆن دەتوانن دیسان پارەی بنێرن بۆ دەستگەی باج. بەڵام وابزانم سویش
لە 15,000 کڕۆن زیاتر ناتوانی بنێری. ئەگەرە تو کۆمپانیات هەبوو ڕەنگە زیاتر بنێری بە پێی ئەوەی بزانە ئەتوو ئایا تەنیا ئیشکەری یان کۆمپانیاشت هەیە. کۆمپانیاش هەر ئیشکردنە بەڵام ئیدی ئەوە کەواتە ئەوە تۆزە زانیاریەکی ڕەنگە ساکاربی لەسەر ناردنەوەی راپۆرتی باجیان دێکلەرەشون. هیوادارم کە تۆزەک ڕوونبی ئەو زانیاریانە کە ئەمن لێرە باسم کردن و هەر زانیاریەش کەشیان هەر پرسیارێک دەتوانن لە کۆمنت بنووسن ئەگەر توانیم وەڵام دەدەمەوە. لێرە دێمە کۆتایی ئەو بابەتە هەتا بابەتە چینوێ هەر بژی.